لە هەرکوێکەن و بینەری زوومنم کاتان باش هیچ درێژەی پێنایم ئەم شەو زوومی ئەمە لەگەڵ ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان گفتوگۆکە بە دڵنیاییەوە کاتێک ڕێباز حەملان میوانە پرسی موچە و پرسە داراییەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد دەکرێت زۆری لەبارەوە بکرێ. کاک ڕێباز سڵاوت لێبێ، هیوادارم زۆر باشبی بەخێر بێی بۆ زووم لە هەولێرەوە لەگەڵ مایت. تەواو یەکلا بۆتەوە ئەو پارەی کە بەغدا نردوێتی بۆ پارەی ئەمجارە بەغدا نردی موچەی مانگی هەشت دابەش ناکەن جارێکە. ئێوارەی جەناب و بینەرانی بەڕێز باش دەستخۆشی لە جەنابتانەکەم. بەنسبەت موچەی مانگی هەشت ئەو بڕی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمی کوردستانە 755 ملیارە. ئێمە پێویستمان بە نزیکەی تریلیۆنێک دینارە بۆ ئەوەی کە موچەکە دابشکەین بۆ مانگی هەشت. 243 ملیار عجزمان هەیە. ئەمڕۆ وەفدێکی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان کە پێک دێت لە کاکۆڤان بەڕێوەبەری گشتی ژمێرکاری لە وەزارەتی دارایی و ئابووری و وەستافی یاوەری و هەروەها لە وەفدەکەی ئێمە بۆ بەغداد بەڕێز کاک فارس عیسا وەکو سەرۆکی فەرمانگەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد بەشدار بوون لە کۆبوونەوەیەکە لەگەڵ بەڕێز دکتۆر جەمیل کە بەڕێوەبەری گشتی محاسبەی وەزارەتی دارایی عێراقە. لەبەری لەم کاتە بەڕێز وەزیری دارایی عێراق تەیف سامی لە بەغدانی لە سەفەرە بۆیە کۆبوونەوەکە لەگەڵ ئەوانە بۆی بە کورتەکەی تیمێکی تەکنیکی هەردوو وەزارەت کۆبوونەتەوە. لەوێ وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی پیاوتون ئێمە بۆ موچە ئەوەندەمان پێویستە، ئێوە بۆ ئەو 243تان بڕیوە لە کاتێکە ئێمە ڕێکەوتنمان هەیە کە تا کۆتایی ساڵ هەموو ئەو تێبینیانی ئێوە هەتانە کۆتایی پێبێنین. بەشێکی لەسەر ئەوە بۆ کە ئەوانی بایۆمەتریان نەبووە وەفدەکەی ئێمە هەمووی بە بەڵگە و بە دێکۆمنت بۆیان ڕوونکردونەتەوە کە بایۆمەتری بەردەوامە بەشێکی زۆری ئەوانی کە لە پێشتر نەکرابوو کراوە و تا موچەی مانگیدا پێم وایە شتێک نامێنێ بە ناوی بایۆمەتری هەمووی تەواوە بێ. بە تایبەتی ئێستا مەسەلەن موچەخۆرانی مەدەنی لە سەدا 99 تەواو بووە. ئەوەی ماوەتەوە بەشێکی لە خانەنشینی سەربازیە، بەشێکیشی لەوانن کە لە تۆڕی چاودێری کۆمەڵایەتین کە ماوە بایۆمەتری بکەن ئەویان بۆ ڕوونکردوونەتەوانێت. بەشێکی کەشی لەسەر ناوی دووبارە بووە کە هەر لەو زمانی ئەو بڕینەیە کە لە 243 بڕیوانە بۆیان شی کردوونەتەوە کە ناوی دووبارە بۆ نمونە هەندێک کەس ناوی چوارێکەشی یەکە بەڵام ناوی دایکیان یاخود تەمەنیان جیاوازە، ئەمانیان هەموو بە دۆکۆمنت دیاونەتەیە. بابەتێکی کە هەیە کە زۆر گرنگە خەڵکی کوردستان و جەنابتان بیزانە نەویژەوەیە کە هەندێک کەس ژمارەی بایۆمەتریەکەی دووبارەیە بەڵام بەپی یاساکانی هەرێمی کوردستان ئەو مافەی هەیە. بۆ نمونە کەسێک خۆی زیندانی سیاسی بووە ئێستا فەرمانبەریشە، هەردوو موچەی زیندانەکەش وەرەگرێ و موچەی خۆشی وەرەگرێوەکو فەرمانبەرێک بەڵام یەک ژمارەی بایۆمەتری هەیە بەمە پێڵن دووبارە بەڵام لە کاتێکا بە پێی یاسا و بە پێ ڕێنمایی وەرەگرێ نەک بڵێ کارێکی ناقانونیە. هەیە مەسەلەن واریسی شەهیدێکە خۆشی فەرمانبەرە و لەوانەیە خۆشی زیندانی بوو بێ لەوانەیە لە 3 شوێن موچەی وەرگرتوێ. ئەمانە تەوان بە پێی قانونە چونکە مەسەلەی زیندانی مەسەلەی شەهید ئەمانە مینحەن بۆیە ئەمانیان هەموو بۆ ڕوونکردوونەتەوانێ و تەفاهمێکی باش لە بینی هەردوو لا هەبووە. ماوەتەوە خاڵێکی کە زۆر گرنگە مەسەلەی نزیکەی 63 ملیار دینار کە حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە تەمیویلی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمەکات لە مامۆستایان و لە مامۆستایانی ئاینی و یا ئەوانەی لەسەر شارەوانی یا لەسەر وەزارەتی ڕێگەوبانن. ئەمانە تایفسامی بەڕێز تایفسامی ئەمە یاوەتە وەزارەتە معنیەکان لە بەغداد کە لە ماوەی هەفتەیەکە وەڵامیان بەنەوانێ بۆەوەی کە بزانن ئەمە لەوێژ موچە وەرەگرن یا تەنها لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان موچە وەرەگرن و بەڵام لە ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێم داوامەکەن بە تایبەتی لە کەرکووک. کۆی ئەمانە بۆ جەنابتانی ڕوونکەمەوە گەیشتونەتە تەفاهمێک کە سبەینێ قەراری لێ ئەدرێ کە ئەو عجزەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستا هەیەی کە سبەینێ قەراری لێدرا ڕاستەوخۆ وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئیعلانی لیستی موچەی مانگی هەشت دەکات بۆ ئەوی کە موچەی مانگی هەشت دابەشکرێ و ئەم وەفدەی هەرێمی کوردستان کە لە وەزارەتی دارایی چوونەتە بەغداد
لیستی موچەی مانگی هەشتیان بردووە لەگەڵ خۆیان لەگەڵ لیستی موچەی مانگی نۆش چونکە بڕیارە یەکسەر دوای موچەی مانگی هەشت موچەی مانگی نۆش دابش کرێ بەپی دەوائیرەکانی حکوومەتی عێراقی لەگەڵ ئەوان هاوتاکرێ تا ئێستا هەواڵەکان ینی ئەوەی کە ئەبدەیتی تا ئەم شەویش بەم شێوەیە جا من وڵای یەک ئەبدەیتت ئێمێ کاک ڕێباز نازانم هەر ئەوەی توێ کە باست کرد یان من شتێک سەربارێکم لەوە چێ پێبێ ئێستا پیانوتم کە لە بەغدادەوە سەرچاوەیەک بە زوومی ڕاگەیاندووە بەغداد بڕیاری داوە کە عجزەکە کورتێنانەکە پڕ بکاتەوە ئەوەی کە ئێوە وتان سبەینێ قەرارە با بڵێن بڕیاری لەبارەوە بدرێ هەر ئەوەیە کە ئەم شەو بڕیاری لێدراوە یان نا و بە دڵنیاییەوە سەرچاوەکەش ئەم شەو هیچ کۆبوونەوەیەک نەبووە ئەم شەو هیچ کۆبوونەوەیەک نەبووە کۆبوونەوەکە تا پاژنێوەڕۆی ئەمڕۆ بەردەوام بووە و من لەگەڵ بەڕێوەبەری گشتی ژمێرکاری لەسەر خەت بووین جەنابی دکتۆر ئومێ سەباح وەکو سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران لەسەر خەتووە لەگەڵیان ئەوان تا ئێستا ئەوەی کە تەفاهمێکی هەبووەوە حکوومەتی عێراقی وتوانە بڵێ ئەم دۆکۆمنتانی ئێوە ڕاستە و ئێمە بێ بە زووترین کات ئەو غەڵەتە چارەسەر بکەین بەڵام لەسەر کۆی پارەکە بڕیاریان نەیەوە لەسەر لە تقریبن لە سەدا 130 ملیاری پارەکە تا ئێستا تەفاهمێن وتم 63 ملیاری ماوەکەی ناوچەکانی دەرەوەی هەرێمانی لەسەر هەر 240 ڕێک نەکەوتون بۆیە حکوومەتی عێراقی هیچ وعدێکی نەداوە کە بڵێ سبەینێ من 240کەتان بۆ سەرفەکەم لەوانەیە بەشێکی ئەو پارەیە سەرف کرێ بۆیە عەجزێکە رەمێنێ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێی نەتیجەی کۆبوونەوەی سبەینەیە کە سبەینێ گەر حکوومەت وەزارەتی دارایی عێراقی ئیطلاقی ئەو پارەی کرد ڕاستەوخۆ وەزارەتی دارایی ئەرێم لیستی موچەی حازرە بۆیە ئیعلانیکە بە چەند ڕۆژێکی کەم موچەکە دابەش یعنی کاک ڕێباز ئێوە چاوەڕێی شەست و قسوورەکە ناکەن ئەگەر ئەوەی دیکە بێت لیستی موچە ڕائەگەندرێ وایە بەتاکید وەزارەتی دارایی هەرێم حازرە بەڵام ئێمە وتمان 200 زانی کاکە گیان نسبەت ئەم بابەتە شتێک هەیە ئێمە موچەی هەرێمی کوردستان لە داهاتی نەوت دابەشەکەین داواتی نەوتمان نەماوە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانیش قەت بەشی موچەی نەکردووە ئەوەی ئێستاش هەیە ئێمە پێرێ دوێنێ وەزارەتی دارایی ئیعلانی کرد زیاتر لە 93 ملیار دینارمان ڕادستی بەغدا کردووە کە داهاتی ناوخۆی هەرێم بۆ لەو بەپی قانونی ئیدارەی مالی کە یاومانە ئێمە داهاتەکەشمان ناوە بە بەغدا ئەو بەپی قانونی ئیدارەی مالی کە لە 150 یعنی کە تۆ داهاتی ناوخۆکەت ڕادستی بەغدا بکەیت و داهاتی نەوت نەبێ بەچی موچە ئەو عیجزانە پڕەکەیتەوانێ بۆیە حکوومەتی بەغداد لە سەرێتی کە موچەی موچەخۆرانی هەرێم دابش کات و بڕیاری دوای ئەوەی کە ئەنجومەنی ئابووری عێراق هاتە هەولێر لەگەڵ ئەنجومەنی ئابووری هەرێم کۆبوونەوەی کرد بۆ ماوەی 2 ڕۆژ لە نەتیجەی ئەو کۆبوونەوانە بڕیاری مەجلیسی وەزارای عێراق دەرچوو کە بە بڕیاری ژمارە 24668 ئەوە بڕیارەکەیە کە حکوومەتی عێراق وەزارەتی دارایی عێراقی ئیجبار کردووە کە بەردەوام موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت هەموو ئەو تێبینیانەی کە ڕقابەی مالی عێراق دیاری کردووە لە وەزارەتی دارایی عێراقیش پەسەندی کردووە ئەو تێبینیانە لەگەڵ هەرێم چارەسەرەکرێت تا کۆتایی ئەم ساڵ بۆیە ئێستا ئەم مبەڕیرانە نابێت هەبێت کە موچە دوا بکەوێت ئێمڕۆژ ئەم وەفدەی ئێمە بە ئاشکرا ئەمەیان پێوتون و ئەوانیش تقریبا تەفاهمێکەیە پێم وایە بەیانی هەواڵی خۆشە بیستین کە ئەو عجزەش پڕەکرێتەوە و لیستی موچەش ڕاگەن زۆر باشە جا کاک ڕێباز ڕاستیەکەی ئێوە وتتان ناتوانین داهاتی نەوتمان نەماوە ئەمە پرسێکی دیکێ دواتر ئەگەر دەرفەتە بوو دێمە سەری و هیچ کاتێکیش بە داهاتی ناوخۆ نەتانتوانیەوە موچە دابش بکەن بەڵام ڕاستیەکەی پرسیارە کاتی خۆی 2 ساڵ 3 ساڵ لەمە و پێش ئەنی بە داهاتی نەوت و بە هەندێک داهاتی ناوخۆ موچە دابەشەکرایە ئەنی شتێک لە داهاتی ناوخۆ هەر هەبوو بۆ ئەوی موچەی پێدابش بکرێ عجزەکەی پێپڕ بکرێتەوە ئێستا بۆ ئەمە نییە ڕاستە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان لە باشترین حاڵەتە ئەچێتە 320 ملیار کە لە 120 ئەم پارێش کاژ نییە ئەو پارەیە بەشێکی گەورەی پارەکە بۆ خەرجی تەشغیلی سەرفەکرێ بۆ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم بۆ تەندروستی بۆ شارەوانی بۆ پاکردنەوەی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بۆ فڕۆکەخانەکان بۆ هەموو ئەو موسساتانی حکوومەتی هەرێمی کوردستان بەو داهاتا ڕوا بەڕێوە کە پێڵن داهاتی ناوخۆ بەشێکی لەو پارەیە
مانگانە بۆ نمونە 100 ملیاری 120 ملیاری بەپێی مانگ لەگەڵ داهاتینەوتە بۆ پڕکردنەوەی عیدز بۆ لە داهاتینەوە موچەی پێدا بەشکراوە بەڵام ئێستا تۆ بەشە تەشغیلەکەی لا بە ئەوەی کە ماوی شەتەوانێ بۆ نمونە ئێستا تا 91 ملیار دراوەتە بانقی مرکزی عێراق لە فەرعی هەولێرد بەڕسمی و ئەعلانمان کردووە و دراوەتە ئەوان بەپێی قانونی ئیدارەی مالی بۆیە بەپێی قەراری مەجلیس وزەرای عێراق ئەبێت حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی موچەی هەرێمی کوردستان دابینکەن و هەروەها یعنی ئەوان مەفروزە ئیلتیزام بکەن بە بڕیارەکانی خۆیان چونکە محکەمەی فیدراڵی قەراری داوە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان تێکەڵ بە هیچ بابەتێکی سیاسی هیچ بابەتێکی تر نەکرێ ئەوە مافی خەڵکی کوردستان و موچەخۆرانە و هەروەها نابێت تێکەڵ بە مەلەفی نەوتیش بکرێ ئەوە قەراری محکەمەی فیدراڵی ئەوەکو بۆ جەنابتم خوێنەوە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقا خۆیان بڕیاریان ناوکە تا کۆتایی ساڵ هیچ مبەڕیرێک نەکرێتە سەبەبی دواکەوتنی موچە ئێستا ئەم عیدزەیان دیسان کردووە ئەبێت ئەو عیدزە پڕکەنەوانێ و بڕیارە بەیانی ئەوە کۆتایی بێ بەڵام یعنی بابەتەکە وازەحە ئێستا مەسەلەی موچە بە بڕیاری خۆشیان و بە ڕێکەوتنی هەردوولا لەسەرەوەی کە وەزارەتی دارایی عێراق دابینیکە باشە کاک ڕێباز تەوان لیستی موچەی مانگی نۆژ ڕۆشتووە بۆی کە یەکسەر دوای موچەی مانگی هەشت موچەی مانگی نۆژ دابش بەپی بە هاوتاکردن لەگەڵ وەزارەتەکە ئەمڕۆوا بوو هەشتی شونۆش کە هەردووکی نێراوە بەردەوام مەسلەی لیست لە نێوان هەردوو لایە هەندێک گرفتی لەبارەوە دەوترا بەغدا تێبینی دیاریکراوی هەبوو و ئەوە ڕوونە کە تا سەری ساڵی ترە بێ تێبینیەکان چارەسەر بکرێن کام لیستە کراوە بە بنەما بۆ ئەوەی ئەم چەند مانگەی داهاتوو ڕاستیەکەی نردنی موچە بۆ هەرێمی کوردستان گرفتی دیاریکراوی نەبێ ئەوە بۆ ئەم مانگەش بۆیان ڕوون کرایەوە تەسەورەکەن بۆ مانگەکانی دیکەی تر پێویست بەم ڕوونکردنەوانە نەکا بۆ بەغدا و لیستێکی دیاریکراو بە بنەما وەرگیرا بێ بۆ ئەوەی بەغداد وەکو ئێواڵێن بیان و نەگرێت بە لیستەکە فەرمانگەی ئایتی و تەکنەلۆژیای حکوومەتی هەرێمی کوردستان لیستێکی دیجیتاڵی ئەلکترۆنیان دەرکردەوە بۆ هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەپی ئەو لیستە تەمان بەغداد ئێستا ئێمە بڕیار بوو وەفدێکی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز کاک دکتۆر ئومێد وەکو سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بە دوواداچوون بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران ئەم وەفدە لەگەڵ وەفدێکی وەزارەتی دارایی بچنە بەغداد لەگەڵ بەڕێز تەیب سامی دانیشن لەگەڵ وەزارەتی پلان دانان لە عێراق لە بەغداد لە باتی بایۆمەتری سیستەمی UPN-یان هەیە الرقم الوظیفی للموظف کە تقریبا هەموو کۆد هەموو فەرمانبەرێک یاخود موچەخۆرێک کۆدێکی هەیە کە 13 ژمارەیە ئەم کۆدە ئیتر لەو بابەتە دەربازەبی کە مەسەلی ناوی دووبارە و ئەمە ئێستا بەڵام لەبەرەوەی بەڕێز تەیب سامی لە سەفەر بوو بۆیە وەفدەکە نەڕۆشتنی گنا بۆە بیدایەتی ئەم هەفتەیە ئەو وەفدە بچونایەتە بەغدا بۆ چارەسەرکردنی ئێمە ئێستا ئەمەی کە کردومانە بەپی ئەوانەیە کە تێبینیەکان چارەسەر کراوە بەشێکی زۆری و نێرااو بە بەغدا و ئەو بەو سیستەمەیە کە بەغدا داوای کردووە کە هەم بۆ بایۆمەتری و هەم لەگەڵ UPN یەکەگرێتەوە بۆ مانگیتە تقریبا ئەم بابەتە کۆتایی دێ بۆ لیستی موچەی مانگیدا ئێستا ئێمە چاوەڕین بەس هەشتونە بەم شێوەیە زە بڕوە بۆ مانگیدە لیستێکی ئەوە حازرەکرێت کە بەپی ئەو کۆدەیە کە وەزارەتی تەختیتی عێراق پلانی بۆ داناوە و خۆشیان لەسەری ئەڕۆن یعنی بە کورتەکەی ئێمە لە ئێستاەوە تا کۆتایی ساڵ هەموو ئەو کێشە ئەو تێبینیانەی هەیە و هەموو ئەو بابەتانە لە لیستێکی نوێ کە دیجیتاڵیە و ئەلکترۆنیە و بەغداش داوای کردو ئێمەش حازرمان کردووە کۆتایی بەم بابەتێت پێم وایە لە ئێستاەوە تا کۆتایی ساڵ مەسلەی دابشکردنی موچە و مەسەری لیست کۆتایی دێت و بە موچەی موچەخۆرانیش هەمووی دابەشەکرێت لە هەندێک لەم لاولۆلا ئاڵێن موچەی مانگی 11 12 ئەوە وای لێ هیچ نییە ئەم بابەتە هەمووی وەکو خۆی ڕوا و موچە هەموو مانگێک بەردەوامە بێ و هەمووشی دابەشەکرێ باشە لە هەمان کاتە خاڵێکی کە زۆر گرنگە ئێمە ئەو وەفدەی ئێمە لە ئێستا و ئامادەکاری کردووە لەگەڵ بەغدا بۆ حازرکردنی میزانی ساڵی 2025 لەگەڵ عێراق کە بابەتی موچەتیا تەسبیتەکرێت وەڵاهی لە دڵمای دکتۆر من دوو پرسیارم ئەویست بکەم هەردوو قسەکەت تقریبن کرد بەڵام قسەی زیاتر مەوێت لەبارەیەوە بۆچی چونکە من هەندێشتی تری سەربارەکەم
یەکەم ئەوەی کە پێشتر دەگوترا سێ چوار مانگی پێشوو بەغداد شتێک پارەی زیاد نردووە و لە موچەی مانگی حوتا کە نردی هەندێک کەمی نردوارتر چارەسەرکرا. ئەمە هیچ کاریگەریەکی لەسەر موچەکانی کۆتایی ئەم ساڵ نابێ. ئەمە یەک. دوو، ئەم ڕێکەوتانەی کە ئێوە بەردەوام خەریکن و تێبینیەکان چارەسەر ئەکرێ و وتت تا کۆتایی ساڵ بە دڵنیاییەوە تر گرفتێکی وا نامێنێ. ئەم ڕێکەوتنە ئەم باشیە ئەم چاکیەی لیستەکانی موچە لە هەرێمی کوردستانەوە کە ئەنێرێ بۆ بەغدا بۆ ساڵی داهاتووش بە هەمان شێوە بەردەوامە بێ یان ئەوە کەوتۆتەوە سەر ئەوەی لە چوارچەوەی بودجەیە چۆن ڕێکەون چۆن ڕێناکەون؟ ئێمە ئەو لیستەی کە حازرەکرێتەوان بەپێ ئەو سیستەمە نوێی کە باسم کرد بە تەکید دەبێتە بنەما بۆ بودجەی ساڵی میزانی ساڵی 2025 و لەسەر ئەوە بەردەوامە بین. پێم وایە ینی تا کۆتایی ئەم ساڵ بابەتی لیستی موچە و بابەتی موچە خۆران کۆتایی دێت. ینی بەغدا هیچ عزرێکی نامێنێت کە ئەو بابەتە دواخات و هەرچی تێبینێکیان و تۆ کردومانە بەنسبەت ئەو موچانی کە جەنا بدوتێ کە ئەوان بڕیویانە ئەوان قەراری یەکلایەنەیان نابوو. ینی هیچ گویان لە حکوومەت هەرێمی کوردستان نەگرتە بوو. هەندێک تێبینی کە ڕقابەی مالیک نووسی بووی لەسەر لیستی موچەخۆران وار بە هیچ شێوەیەک لە راپۆرتی ڕقابەی مالیە باسیەوە ناکە پێویستە موچەی موچەخۆران ببڕدرێت. ئەڵێ ئەم لیستە موچە بەردەوام بێ بەڵام ئەم تێبینیانەمانەیە. تێبینیەکانیش هەمووی بە بەڵگە و بە دێکۆمنت ئاراستی بەغداد کراوە و جواب دراوەتەوە و خۆشیان قەنەعەتیان پێکردەوە. بەڕێز وەزیری دارایی عێراق کە دوو ڕۆژ خۆی لە هەولێر مایەوە لەگەڵ وەفدی ئەنجومەنی ئابووری عێراق کاتبوو هەموو ئەمانی بۆشی کراوەتەوە شتێکی وایە نەماوە بتوانن بیکەنە مبەڕیر لەبەرەوە و مەجلیس وزەرای عێراقیش ئەو بڕیاری دەرکردووە کەواتە ناتوانن دیسانەوە ئێستا ئەم پارەی کە نردویانە دوێنێ 570 ملیارەکەی نردیان ئێوە ئەو بڕینانە بوو کە لە موچەی مانگی حەوت بڕیبیان نردیانەوانێ عنی ئەو بابەتە کۆتاییات و ئەوە نیە لە دیسان لە کۆتایی ساڵە ئەم بابەتە زیندوو بکرێتەوە. زۆر باشە کاک ڕێباس ئەم قسانەی کە کردمان هەمویان شتی باشن هەمووی قسەی باشن و لە دەردانی شاندە باڵاکەی بەغدایش بۆ هەولێر لەبارەی موچەوە وەکو باسمان کرد ڕێکەوتن کرا کە تا کۆتایی ساڵ چۆن نەبێ و چۆن نابێ لەو چوارچەوەیە لیژنەیەکی با بڵێن شاندێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق دێن بۆ هەرێمی کوردستان ئەمان بۆچی یەن؟ طبعاً بە پەرلەمان دەورێکی ڕقابی هەیە و لیژنەی دارایی هەیە لە ناو پەرلەمانی عێراقا بە دوواداچوونەکەن بۆ ئەو ڕێکەوتنانە یاخود ئەو تەفاهمانی لە بینی هەردوو لا هەیە لەکوێ چەندی جێبەجێکراوە چەندی وەستاوە چونکە هاتنی وەفدی عێراقی ئەو یاخود ئەو بڵین ئەو ئەنجومەنی ئابووری عێراق کە هاتنە هەولێر خۆ بابەتەکەیان کۆبنەوەی دوو ڕۆژ لەسەر موچە نەبوو لەسەر کۆی پرۆسەی ئابووری بوو لە بینی هەردوولا لەسەر باج لەسەر گومرگ لەسەر کشت و کاڵ لەسەر بازرگانی لەسەر خاڵە سنوورەکان لەسەر دەواازەکان لەسەر مەسەلەی کشت و کاڵ مەسەلەی گەنمی جوتیاران لەسەر ئیستثمار لەسەر هەموو لەسەر بابەتی ئەمنی لە دەواازەکان و لە خاڵە سنووریەکان و لە خاڵە گومرگیەکان لەو خاڵە گومرگیانی کە لە کەرکووک و مۆسڵ زیاکراوە بابەتەکە فراوانە بەشێکی کۆبوونەوەکەی هەردوو ئەنجومەنی ئابووری لە هەولێر بووە بڕیار و هەردوو لا ئیمزایان کرد و بەیاننامەشی لەسەر دەرچوو بەشێکی بووە ڕاستپاردا بەرزکرایە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق لەوێ بڕیاری لێ بدرێ هەندێک لەو خاڵانی کە ماوە لە بینی هەردوولا لیژنەی بۆ پێکێنراوە لە هەردوولا بۆ تەواوکردنی ئەو ئیجراتانە پەرلەمانی عێراقیش دەورێکی ڕقابی هەیە بە دوواداچوونەکات بۆ ئەو بابەتانە. زۆر باشە کاک ڕێباس من دێمەوە سەر مەسلەی داهات بە تایبەت داهاتی جارێکە ناوخۆ باسەکەم یان نانەوتی من ئەم پرسە بەستمەوە بە قسەی میدیای فەرمی یەکێتی قسەی ئەمڕۆیان ئەڵێ حکومەت دەتوانێت موچەدا بەش بکە ئەگەر بەغداد ئەم بڕێی کە کەمیش بوو بڕیار لەبارەی ناردنیەوە نەدا و دەڵێن وەکو میدیای فەرمی یەکێتی بە دیاریکراوی پیوکەی میدیا ئەڵێ بەداتی ناوخۆ ئەتوانرێ ئەمە پڕ بکرێتەوە بەڵام ویستێک هەیە کە لە حکومەت هەرێمی کوردستان و پڕ نەکرێتەوە هەر بەڕاستی ئەمە قسەیەکی با بڵێن عەجیب نییە لە لایەنێکەوە کە بەشدارە لە حکومەتی هەرێمی کوردستان
میدیا فەرمیەکەی بەم دڵنیاییە بڵێ حکوومەت هێرێمی کوردستان نەتوانێت موچەدا بەش بکە و بەڵام ئێوە بڵێن نەخێر چاوەڕێن بەغدا ئەجزەکە پڕ بکاتەوە؟ وەڵایی یەکەمەوە بەڕاستی قسەیەکی زۆر نامەنتەقیە. دەوانەوە دوو بابەتە. بابەتێکیان یاوەتانێ ئەوانی کە لە دەستگای حیزبیەکانی ئەو حیزبەوە بەڕاستی قساکەن ئەگەیان لە نوێنەرەکانی خۆیان نییە لە ناو حکوومەتیێرێم یا بەداخەوە لەوانەیە نوێنەرەکانیان شتەکانیان وەکو خۆی بۆ باز نەکەنی گیناوە دوو بابەتی زۆر زۆر جیاوازە. حکوومەتی هەرێمی کوردستان شەریکی ڕاستەقینە یەکێتی نیشتیمانی کوردستانە لەو حکوومەتە. بەڕێز جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کاقوبات لە یەکێتی نیشتیمانیە و خۆی لە هەموو کۆبوونەوەکانی ئەنجومەنی ئابووری لە ئەنجومەنی وەبەرهێنان لە ئەنجومەنی باڵای نەوت و غاز لە ئەنجومەنی وەزیران لە هەمووی ئامادەیە و وەزیرە بەڕێزەکانیان و ئاگایان لە هەموو شتێکە. بە ئەمە یەک. بابەتی دووەم بابەتی مەسەلەی سیولەی و داهاتی ناوخۆیە. هەموو داهاتی ناوخۆی دەڤەری سلێمانی ڕاپەڕین گەرمیان هەڵەبجە هەموو داهاتی ئەو سنوورە بە خاڵە سنووریەکانیانەوە بە باجەکانەوە بە ڕسوماتی وەزارەتەکان و دایری مرور و وەزارەتی ناوخۆ هەموو سەرجەم دەوائیری ئەو دەڤەرە هەموو سیولەی ئەو بابەتە ئەچێتە ناو بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی و بەڕێز تەمان وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچی بەڕێوبەری گشتی هەیە لە هەولێرە چونکە بەس بەڕێوبەری گشتی بانقی ناوەندی هەرێم کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە سلێمانیە هەموو سیولەی ئەو دەڤەرە ئەچێتەوە ئەو بانقە و هەموو ئیدارەی سیولە بۆ داهاتی ناوخۆ لەو بانقە و ئەکرێ و یەک دیناریش سیولە ناگەڕێتەوە بۆ هەولێر تەنها ئیشعار کە لە خەزیێنەکانی شار و شارۆچکەکانی سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەوە پارێزگای هەڵەبجەوە بەس بە ڕقم دێتەوە هەولێر دێتەوە وەزارەتی دارایی نەک سیولەکەی بێتەوە. بۆیە ئەگەر داهاتی ناوخۆ ئەو بەڕێزانە باسی کەن کە هەیە و سرف ناکرێ نیوەی لای ئەوانە بێ زەحمەت ئەوانەوەی خۆیان دابشکەن ئەو کاتە با حکوومەتی هەرێمی کوردستانی احراجکەن. بەڵام ئەمە شتێکی نامەنتەقیە و ئێستاش تای هەڵبژاردنە ئەم قسە و باسانە ئەکرێ ئەگوینا ئەوە ڕاستیەکەیەتی و هیچ تەحەدایەنەکەم یەکێک بێت عکسی ئەم قسەی تۆ یەکشتم پێ بڵێ لە هەموو ئەو ستافەی لە حکوومەتی هەرێمی زۆر باش ڕخسەت بەی قوربان هەموو تەحەدایەنەکەم یەک وەزیری یەکێتی نیشتیمانی کوردستان بێت عکسی ئەمە بڵێ داهاتی هەیە و موچە دابەش ناکرێ یاخود بڵێ سیولەی کە کۆ بێتەوە هی ئەو دەڤەرە چێتەوە بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی و هیچ لەو تەمان بودجەی حاکیمە هەیە بودجەی سیادی هەیە بودجەی تەشغیلی هەیە لە بودجەی حاکیمە هەندێک لەو پارانەی کە لە پارێزگای دوهۆک و سلێمانی هەیە ئەبێ بدرێتە هەولێر لەبەرەوەی هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە دەستگا فەرمیەکان لێرن لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی مەجلیس قەزا و دیوانی وەزارەتەکان ئەمە بودجەی سیادیە ئەبێت هەموو شارەکان لە عێراقی جوایە لە هەموو شوێنێک وایە کە بۆ پایتەختە غەیری ئەوە هیچ پارەیەک لەوە نایەتەوە داهاتی خۆیان هەموو شارێک بۆ شارەکەی خۆی سەرپەکرێتەوە پارێزگای دووەک بە هەمان شێوە پارێزگای هەولێر بە هەمان شێوە و یەک وەزارەتی دارایی هەیە کە ئیدارەی مالی ئەم ئیشاکە بەڵام سیولە لە بانقەکانە و بانقەکەش لە سلێمانیە بانقی ناوەندی هەرێمە و سیولەی هەموو دەڤەرە لە یەکەوە بێتەوە. زۆر باشە کاک ڕێباس و ئەسڵ وەساسیشی نییە چەند جارێک گوێم لەوە بێ کە گوایە و سیولەیە سەح بکرێتەوە بۆ هەولێرەوانە ئەسڵی نییە و قسەیە. بەڵام ئاگاتان لە کاڵم ئاگاتان مەبەستم حکوومەتە و من هیوادارم کاک ڕێباس دەرفەت بە من بە منیش پرسیار بکەم ئەو داهاتی ناوخۆیە هیوادارم ئەو داهاتی ناوخۆیی لەو دەڤەرەیە بە باشی کۆکرێتەوە بۆ خزمەتی هاونیشتیمانیان بە تایبەتی داهاتی خاڵە سنووریەکان کە زۆر گرنگە وەکو خۆی کۆ بکرێتەوانی جا من ئەمیز پرسیاری ئەو بکەم باجیش وەکو خۆی کۆ بکرێتەوە بخرێتە خزمەتی هاونیشتیمانیان بۆ ئاوەدانکردنەوەی کاکە سلێمانی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵەبجەی شەهید بۆ پارێزگاریکردنی بۆ ئاوەدانکردنەوەی گەرمیانی شەهید گەرمیانی جادەوبانەکانیان بۆ نەخۆشخانەکان حکوومەتی هەرێمی کوردستان ئاگای لە چۆنێتی خەرجکردنی ئەو پارەیە کە لە سلێمانی ئەبێنێتەوە خۆ لە دوجارە ئەمە داهاتە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەنیە
ئەگەر سیولەکەش نەگەڕێتەوە و بەکاربهێنرێتەوە مەفروزە وەزارەتی دارایی و ئابووری مەفروزە وەزارەتی دارایی و ئابووری لە ڕێی بەڕێوەبەرایەتی گشتی ژمێریاری کە ژمێرکاری کە بەشی خەرجیەکانی هەیە و خەزیێنی هەیە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان، خەزیێنی هەیە لە هەڵەبجە، خەزیێنی هەیە لە سلێمانی، لە گەرمیان، لە ڕاپەڕین. لە ڕێی ئەم خەزیێنانەوە هەم داهاتەکە بزانێ و هەم داهاتەکەش چۆن سەرفەکرێ وەزارەتی دارایی لی بەرپرسە. بەڵام خۆتان نەزانن چەندین جار لە بەڕێز وەزیری دارایی هەرێمتان بیستووە کە سەر بە بزوتنەوەی گۆڕانە و چەندین جار بەیاننامەیان دەرکردووە لەسەرەوەی کە بەشێک لەوانی خاڵە سنووریەکان ئاگایان لێ نییە، یاخود هەندێک خەرجی ئاگایان لێ نییە، یاخود هەندێک داهات وەکو خۆی نایەتەوانێ. چەندین جار ئەمە باس کراوە. کاک ڕێباس هەر لەبارەی ئەم پرسەوە ڕاستیەکەی شتێک کە ئەوترێ هەندێک جارەوەی کە لە ناو ئەنجومەنی وەزیران ڕێیەکی دیاریکرا و یەکلاکەرەوە و با بڵێن یەکگرتوو نییە لەبارەی پرسە داراییەکان و پرسی موچەوە. تۆ پێم بڵێ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لەبارەی ئەم پرسە داراییانەوە ورد و درشتی لە موچەوە تا لیستەکەی هەتا داهات هەتا هەموو ئەوانەی کە ئەکرێ باسی بکەین وەکو یەک بیرەکەنەوە یەک قسەیان هەیە؟ تا ئێستا هیچ کاتێک لە ناو ئەنجومەنی وەزیران لە ماوەی ئەم 5 ساڵەی کابینینۆ فەرزی هیچ بڕیارێک بەسەر هیچ وەزارەت و هیچ وەزیرێکان نەکراوە. هەر بڕیارێک درابێت لە ناو ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بەڕێز جێگری سەرۆکوەزیران و وەزیرە بەڕێزەکان و هەمووانی ئەندامی ئەنجومەنی وەزیران هیچ کاتێک بڕیارێک فەرز نەکراوە، یاخود بڕیارێک جێی مناقەشە بوو بێ بە زۆر تێنەپەڕێنراوە. هەمووی بە کۆی دەنگ بووە و هەموو لایەک لەسەری ڕازی بوون. اینجا تێپەڕیوە جا بەسەن پرۆژایسە نێردراوە بە پەرلەمان چەندین جار مناقەشەی لێت کراوە لەسەر خاڵێکی دیسانەوە داڕژراوەتەوانێت لە کۆبنەوەیکی کا دیسان ڕێی لەسەریراوە. هیچ کاتێک فەرز نەکراوە بە تایبەتی شخصی جەنابی کاک مەسرور زۆر بە عادلانە زۆر بە شێوەیەکی دیموکراسیانە مەجای هەموو وەزیرێکی بەڕێزایە بەجای جەنابی جێگری سەرۆکوەزیرانیاوە چ تێبینێکیان لەسەر هەچ خاڵێکە بێت. جا مەسلەی ئابووریە، مەسلەی بابەتی ترە، هەچ سەکتەرێکیکەیە هەموو ڕێگەیان پێدراوە و لەو چەند سەعاتی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانان یاخود بەدەر لە کۆبنەوەش کۆبنەوەی تایبەتترە کرێ، کۆبنەوەی مسەغەرترە کرێ، کۆبنەوەی ئەنجومەنی ئابووریە کرێ، کۆبنەوەی ئەنجومەنی وەبێرهێنانە کرێ. ئەستان جەنابی کاک مەسرور من یەکشت بابن بە دیویکە قسەکە بۆ باسکەم. من لێرەوە لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە هەردوو بەڕێز پارێزگاری سلێمانی دکتۆر هەڤاڵە بووبەکر کە سەر بە بزوتنەوەی گۆڕانە و هەروە بەڕێز کاک ئازاد تۆفیق کە پارێزگاری هەڵەبجەیە کە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە و هەردوو بەڕێزان سەرۆکی وەحدەی ئیداری سەربەخۆی گەرمیان و ڕاپەڕێنیش. چ کاتێک داواکاریکی ئەوان بۆ پرۆژەیەک بۆ مەسارەئیلی ئابووری بۆ خزمەتکردنی ئەو دەڤەرە هاتبێتە لای جەنابی کاک مەسرور یا دوا کەوتبێت یانەی کردوێت. جەنابی کاک مەسرور خۆی دوو جار لە ماوەی 2 مانگدا سەردانی پارێزگای هەڵەبجەی کردووە، چەندین کەسی بۆ دامەزراندون، چەندین پرۆژەی لەوێ کردوێتەوە. لە سلێمانی بە هەمان شێوە سەردانی بەڕێز دیوانی پارێزگای سلێمانی کردووە، بەردەوام پەیوەندی هەیە لەگەڵیانە. بەڕێز دکتۆر ئومێد سەباح وەکو سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی ڕاستپاردۆ کە بەردەوام ئەگەر نەشگەیشتێتن لای جەنابی سەرۆکوەزیران گەیشتونەتە لای ئەو. بەڕێز بەڕێوبەری نووسینگەی جەنابی سەرۆکوەزیران کاک شەعبان بەردەوام لەسەر خەتە لەگەڵ هەموو ئەو پارێزگارانە ئەو سەرۆکی وەحدە ئیداریانە هەچ کارێک بە حکوومەتی هەرێمی کوردستان کرابێت و بتوانێت بیکە بۆ هەموو دەڤەرەکانی کردو بۆ هیچ جیاوازیەک نییە لای بەڵام باشە باش بەس ئەم پرسیارەکەم ئەوەشم بۆ هینکە ئەزای گرفتەکە لەکووا دروستە بێ بە تایبەت بۆ سلێمانی و هەڵەبجە لە تەرخانکردنی سیولەکەیە دروستە بێ جاکە ئەم تەرخانکردنی سیولێش گرفتی بۆ دروستە بێ ئیتر هەندێک گەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان لە قەوسێکا هەولێر هەندێکی دیکە شەڵەن نەخێر سلێمانی ئەوە گرفتەکەیە. کاکە با من شتێک بۆ بەجەنا باسکەم لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینینۆ لە ماوەی ئەم 5 ساڵە 3662 پرۆژە بە گوژمەی 13 تریلیۆن و 671 میلیارد دینار
لە سەرتاسەری هەرێمی کوردستان بڕیاری لێدراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و بەڕێز جەنابی سەرۆکوەزیران لەم پرۆژانە تەمانەمی کە من بۆ باسەکەم بۆ هەموو هەرێمی کوردستان لە زاخۆ بۆ خانەقین لەما 1940 پرۆژەی 100% تەواو بووە 879 پرۆژەی لە 150 تەواو بووە 1679 پرۆژە لە خوار لە 150 تەواو بووە ئەمە لێرە ئەو نقطەیە با من بۆ جەنابتی باسکەم کاتێک جەنابی کاک مەسرور پرۆژەیەک بەردی بناغەیەکی دانابێ یا پرۆژەیەکی کردبێتەوە کە لە 100% تەواو بووە لە پارێزگای دووەک بوو بێ لە سیولە و داهاتی ناوخۆی ئەو پارێزگایە ئەو پارێ سەرف بووە ئەمە یەک ئەگەر باسی پارێزگای هەولێر بکەی بە هەمان هەندێک پرۆژە لە پارێزگای هەولێر شقامە گەورانی کە کراوە لەلایەن هەندێک وە هێنەری دڵسۆزی ئەم شارەوە کراوە کە بە قەرزی درێژخایەنێکی زۆر ئیشەکەیان جێبەجێ کردووە طبعاً بە تەنسیق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی شارەوانی لەژێر ئیشرافی شخصی جەنابی کاک مەسرور بۆ سلێمانیش بە هەمان شێوە بەڵام من بەکو بە جەنابتانم باس کرد ئیدارەکردنی سیولە لە ئەو دەڤەرە لە ڕاپەڕین لە پارێزگای هەڵەبجە پارێزگای سلێمانی ئیداری سەربەخۆی گەرمیان هەر هەموو سیولەی ئەو ناوچەیە دێتەوە بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی لێو ئیداراکرێ بۆیە کاتێک پرۆژەیەک ئیعلانەکرێت چ لەلایەن وەزارەتەکانەوە چ لەلایەن شخصی جەنابی سەرۆکوەزیرانەوە ئیدارەکردنی سەرفکردنی پارەکە لەو بانقانی خۆیانە یعنی خۆ لەژێر دەستی خۆیانە ینی من تێناگەم باشە بەڵام چۆن کاک ڕێباز دوو پرس لێرە یەتە بەرباسەکرێ باسی بکەین یەکەم ئایا ینی یەک بۆ نمونە داهاتی سلێمانی ئەکرێوەکو داهاتی هەولێر بێ یان بۆی هەیە کەمتر بێ لەم بارەیەوە گرفتی بۆ دروست بێ بۆ تەرخانکردنی سیولە بۆ پرۆژەکان بۆ دووەکیش بە هەمان شێوە ئەمە یەک دوو ئەو بانقە لە سلێمانیە لقەکەی لە سلێمانیە ئیتر خۆ ناکرێت لەبەر ئەوەی جوگرافیاکەی لە سلێمانیە حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی هیچ قودرەتێکیان بەسەران نەشکێت وە نییە دوجار ئێمە باسی کابینەیەکی بەهێز دەکەین ئەزانی با من بۆ باسکەم لە ڕابردوو وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان لە کابینەی هەشت دوو بانقی هەبوو بانقی ناوەندی هەرێم لە هەولێر بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی کە هەردووکیان دوو بەڕێوەبەرایەتی یعنی وەکو بەڕێوەبەرایەتی گشتی سەر بە وەزارەتی دارایی و ئابووری هەرێم بوون باشە دواتر ئەوەی هەولێر نەما بانقی ناوەندی هەرێم لە هەولێر نەما بانقی ناوەندی هەرێم بوو بە فەرعی بانقی مرکزی عێراقی کە پێڵەن فەرعی بانقی مرکزی عێراق لە هەرێم نەک لە هەولێر لە هەرێم کە ئیداری هەرێمەکە بگرێ ئێستا ئیداری مووسڵی شەکات چکە مووسڵ فەرعی بانقی مرکزیان بە دوای داعش لە ناوچوو بانقەکەیان ئەم بانقە مایەوە لە سلێمانی کە بە بانقی ناوەندی هەرێمە لە سلێمانی فەرع نییە بەڕێوەبەرایەتێکی گشتیە سەر بە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستانە بەڕێوەبەرەکەی بەڕێوەبەری گشتیە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم بابەتە بۆی بە جەناب و بینەران وازەح بێ ئەمە طبعاً کە منەڵم لەژێر سەیتەرەی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمایە وەکو سەر بەوە بەڵام ئیدارەکردنی سیولەکە لای بەڕێوەبەری گشتی بانقەکەیە بە تەنسیق لەگەڵ وەزارەتەکان و لەگەڵ خەزیێنەکان ئەبێت وەزارەتی دارایی و ئابووری ئاگاداری ورد و دریشتی ئەم بابەتە بێت ئەمە یەک دوو مەسەلەی حکوومەت بۆ ئیدارەکردنی سیولە لە هەموو هەرێمی کوردستان طبعاً لە هەولێر و دهۆک بەڕێوەبەرایەتی گشتی بانقە بازرگانیەکان هەیە طبعاً نەک لە دهۆکەیە لە هەولێر هەیە بەڕێوەبەرایەتی گشتی بانقە بازرگانیەکان کە نزیکەی 88 فەرعی هەیە لە هەموو هەرێمی کوردستان لە سلێمانی لە هەڵەبجە لە گەرمیان لە ڕاپەڕین لە زاخۆ لە دهۆک لە سۆران لە هەولێر ئەم بانقانە خۆی ئەبێت ئیدارەی ئەو سیولەیە بکەن و ئەو پارەیە سەرفکرێ چونکە هەموو بانقەکان سەر بەون بانقی ناوەندی هەرێم خۆی لە ئەسڵا بوای ئیشی چی بێ ئیدارەی بانقە ناحکومیەکان بکە ئەو بانقانی کە ئەهلین ئەو بانقانی کە ئەهلین ئەو ئیدارێکە سیولەکەش ئەچێتەوە لای ئەو بەڵام بەڕاستی پێم وایە یاخود 100% ژوایە کە بانقی ناوەندی هەرێم لە سلێمانی ئیدارەی سیولە ئەکات لە جیاتی بانقە بەڕێوەبەرایەتی گشتی بانقە بازرگانیەکان هەڵەکە لێرایە
باشە زۆر ڕوونە کاک ڕێباز وازەحە بۆ جەنابەت بەڵێ دەستخۆش بەڵێ دەستخۆش پرسی بە بانکیکردن یەکێک بوو لەو پرسانەی کە لە بینی هەرێمی کوردستان و بەغدادا قسەی لەبارەوە کرا ئێوە وتتان باستان کرد کە محکەمەی فیدرالی دادگای فیدرالی بڕیاری لەبارەی ئەوە یاوە کە وەزارەتی دارایی فیدرالی حکوومەتی عێراقی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت ئەم پرسە نەبەسرێتەوە بە هیچ شتێکی دیکەوە بە کۆمەڵێک پرسی دیکەش دیاری کرابوون یەکێک لەوانە پرسی بە بانکیکردنە هەژماری من بە بانکیکردن ئیتر نازانم چۆنی ناو بنین ئێستا ئەم پرسە لە بینی عێراق وەرێمی کوردستانە یەکلا بۆوە هەژماری من تەڵتینە بە بانکیکردنەکەی بەغدایە یان هێشتان یەکلای لە بینی ئێمە لە بینی ئێمە و بەغدا تقریبن یەکلابووەتەوە بەس بەداخەوە لە بینی ئێمە و شەریکەکانمان لە حکوومەتە یەکلانە بۆتەوە هەر ڕۆژەوەیەکی کیانێن بەنەوەی قسەی لەسەرەکەن کە بەداخەوەوە پرۆژەی هیچ کەسێک نییە پرۆژەی هیچ حیزبێک نییە هەتا پرۆژەی سەرۆکی وەزیرانی هەرێمی کوردستانیش نییە و پرۆژەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانە لە ناو ئەنجومەنی وەزیران بڕیار لەوە دراوە ئەم پرۆژەی هەژماری من پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ خزمەتی موچەخۆران و خەڵکی کوردستان نە پرۆژەی حیزبیە نە پرۆژەی کەسیە و باشترین خزمەت گوزاری تەقدیمەکە بۆ خەڵک ئەگەر بێڵە نیشەکە بە باشی بڕوە ئەم بابەتە لەلایەن بانقی مرکزی عێراقی بڕیاری لێدراوە بانقی مرکزی عێراقی ڕێگەی پێداوە و ئەو 5-6 بانقی کە ئەو ئیشە ئەکەن هەر هەمیان سەلاحێت و بڕیاری ئەم ئیشیان لە ئیجازەکەیان لە بانقی مرکزی عێراقەوە وەرگرتووە و بەڕێز عەلی عەلاق هاتە هەولێر لەگەڵ ئەنجومەنی ئابووری عێراق ئەوە پێشتر چەندان جار سەردانی کردووە چەندین جار لەبارەی ئەم بابەتەوە قسەی کردووە کە ئەوە بابەتێکە دەستوریە قانونیە بانقی مرکزی عێراقی بڕیاری لێداوە و بەڕێز بە تەفاهمی هەردوو بەڕێزان جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بەڕێز محەممەد شیع سوودانی کراوە لە بەدەر لە هیچ یاسایەک نەکراوە ئەمە ئەو 5 بانقی کە لە هەرێمی کوردستانن لە زمنی ئەو 34 بانقن کە بانقی ئەهلین و لە زمنی ئەو 34 بانقن کە لە بەغداد تەوتی نەکەن هەمان شتە ناوەکەی جیاوازە ڕوونا ئەمە غەیری سەر لێ شێواندنی خەڵک نەبێ هیچ شتێکی کە نییە بەڵام من دڵنیاتەکەم پرۆژەی هەژماری من بەردەوامە زیاتر لە 520,000 کەس فۆرمیان تەواو بووە نزیکەی 120,000 کەس بەوە موچەیان وەرگرتووە لە مانگی حوت نزیکەی 225 ATM لە هەموو هەرێمی کوردستان دانراوە کە تا کۆتایی ساڵەگاتە نزیکەی 1000 ATM و ئەو پرۆژەیەکە بۆ خزمەتگوزاری خەڵکی کوردستانە و لە داهاتوو ئەو بابەتە لە هەموو شوێنە گشتەکانی هەرێمی کوردستان خەڵک وای لێتر پێویستی بەوە نەبێ کاژڕاکێش بەو کارتە کاک ڕێباز لەو نێوەندا من حەزەکەم وەڵامی دووشتم لە چواردەورمانن دەستخۆش یەکەم لەو 520,000 کە فۆرمیان پڕ کردوێتەوە چەندیان وەریان گرتوێتەوە کارتی هەژماری منیان وەرگرتوێتەوە بۆی بەکاری بێنن کارتە بانکیەکە ئەمە یەک دوو بۆچی ماوەیە کە حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی دارایی پرۆژەی هەژماری من ناو نانێرێتەوە بۆ TBI یان ئێمە ئاگامان لێ نییە نا بەشێکی ئیشەکە TBI کردوێتی ژمارەیەکی زۆریان بۆ ناردوون بەپێی ئەوەی کە خۆیان داوایان کردووە تەنسیقەیە تەمان بەڕێز جێگری بەڕێوبەری نووسنگی جەنابی سەرۆکوەزیران و فەرمانگەی هەماهەنگی و بە دوواداچوون لە حکوومەتی هەرێمی کوردستان کاری تایبەت لەسەر ئەم بابەتاکەن و بەردەوامن لەگەڵ وەزارەتی دارایی لەسەر تەنسیقکردن بۆ تەواوکردنی ئەم ئیشە و بەردەوامی ژەبێ و دڵنیا بن تا کۆتایی ساڵ بەشێکی زۆری ئەم بابەتە کۆتاییە بۆ بایۆمەتریش بە هەمان شێوە نییە؟ بایۆمەتریش بە تاکید پێم وایە تا موچەی مانگی تا ئامادەکردنی لیستی موچەی مانگیدا زۆربەی تەواوە بێ من وەکو باسم کرد هەندێک کێشە لە چاودێری کۆمەڵایەتی هەیە کە نەکراوە هەندێکیشی لە خانە نشینی هەیە بە تایبەتی خانە نشینی بەشێکی زۆریان لە دەرەوەی وڵاتن نەهاتوونەتەوە بیکەن بەشێکیشی ئەوانن کە قاسرن تەمەنیان خوار 18 ساڵە ناتوان بایۆمەتری بکەن یعنی هەندێک لەوە هەیە بەڵام بەشی زۆری تەواوە بێ وەکو باسم کرد لە موچەخۆرانی مەدەنی لە ساڵ 90 تەواو بووە کاک ڕێباز من پرسی نەوت ڕاستیەکەی ئەمەوێت لە کۆتاییەکانە باس بکەم ئێوە ئەڵێن داهاتی نەوتمان نییە نەوت نافرۆشی یان نازانم سەی حکوومەتی هەرێمی کوردستان هەرچیەک بێ من حەزەکەم بۆم بکەی بەڵام ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز ئەڵێ مەسەلەن
داهاتی مانگانەی فرۆشتنی نەوت بە تانکەر تەبان کاڵین ڕۆیتەرز پێ ناچێ هەر لە خۆیەوە قسە بکە ئەڵێ داهاتی فرۆشتنی نەوت بە تانکەر لە هەرێمی کوردستان مانگانە 210 میلیۆن دۆلارە پرۆسەیەکی دیکەش هەیە کە فرۆشتنی نەوتە یان پێدانی نەوتە بە پاڵاوگەکان ئەویش نزیکەی مانگانە 100 ملیار دینارێک داهاتی هەیە قسەی ئێوە مەوێت لەو بارەیەوە قسەی حکوومەت هەرێمی کوردستان مەوێت وڵی یەکەم پرۆسەی نەوت هەموو پرۆسەکە تایبەتە بە وەزارەتی سامانە سروشتەکان و ئەوان ئەتوان لەسەر ئەو بابەتە هەج قسێ بکەن ئەمە یەک بەڵام من باسی بابەتەکە بۆ بکەم بەگشتی یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی بەڕەسمی فرۆشتووە لە ڕابردوو لە ڕێگەی بۆریەوە کە چۆتە بەندەری جیهان تەفاهممان لەگەڵ عێراق کرد کە سۆمۆ خۆی سۆمۆ سەرپەرشتی فرۆشتنەکەی بکە نەک دەرهێنانەکەی سەرپەرشتی فرۆشتنەکەی بکە کە ئەوان تا ئێستا نەهاتوونەتە ژێربار کە تا ئەم لەحزەیە 19 ملیار دۆلار زەرریان لە بودجەی هەرێمی کوردستان و عێراقی ژاوە خۆ ئەوان هەموو کێشەکەیان لەگەڵ عێراق و تورکیا لەسەر 9 ملیار بوو ئەگەر 9 ملیارەکان با ئێستا 19 ملیار هاتبووە جێگەی ئەمە بابەتێک بابەتی دووەم مەسئلەی ئەو نەوتەی کە ئێستا بەرهەمەیەن ڕێ و ئەگەر بشفرۆشرێ ئەوەی کە ئەفرۆشتێ بە پێڵن مەسفاکان بۆ دابینکردنی پێداویستی ناوخۆیە لە نەوتی سپی لە گازۆیل لە بنزین لە مشتقاتەکانی بەشێکیشی ئەوەی تەنکەرەکان بۆ ئاڵوگۆڕی مشتقاتە کە مەسفاکان داوایەکەن هەموو ئەو پرۆسەیە هەموو ئەو پرۆسەیە وەزارەتی سامانە سروشتەکان سەرپەرشتێکە بەپی پێداویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ خەڵکی هەرێمی کوردستانە جا لەبەرەوە ئەو بابەتانی کە باسەکرێ و داهاتە و ئەوەیە هەر یەکە و خوێندنەوەی خۆی بۆ هەیە بەڵام پتێ وردەکاری زۆر زیاتر بێ لای وەزارەتی سامانە دڵنیای لای وەزارەتی سامانە سروشتەکانە بێ کاکڕێباز ئەمانە ئەمەی تۆ باست کرد لە ئەخیرا هەر نابێت داهات بێ نابێ بە داهات ئەزانم بەس من پێتەڵم یعنی ئەو تەمان بە سیعرێکی مەدعومەیرێ بە مەسفاکان بە سیعرێکی مەدعومەیرێ کە ئەوە جا بەشێکیشی بۆ خەرجی شەریکاتی نەوت کە ئینتاجی نەوتەکە بۆ ئەوانە ڕاتەوە بەشێکی بۆ دابینکردنی لۆجستی ئەم کارەیە ینی خۆ ناڵم ئەو وردەکاریە زۆرتر لای وەزارەتی سامانە سروشتەکانە بەڕاستی زۆر باشە کاک ڕێباز کەواتە هەر چۆنێک بێت تۆ ئەوە یەکلای یەکەیتەوە کە ئەگەر $1 بێ مانگانە نەوتی هەرێمی کوردستان ئێستا داهاتی هەیەوە نییە من وەکو بە جەنابتم باس کرد نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵێک و 6 مانگ زیاترە کە ئەوەی کە ئەفرۆشتێ بە بۆری ڕاگیراوە ئەوە داهات بوو بۆ هەرێمی کوردستان و ئەوە پرۆسەیەکی ڕسمی بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی ئەوەی کە ئێستا ئەوترێ وەکو بە جەنابتم باس کرد کە نەوتەکەت بۆ شەریکاتی نەوت بۆ عفو بۆ ئەوەی کە پێڵن مەسفاکان ئەدرێ بەوان کە تەسفەیەکەن بۆ پێداویستەکانی هەرێمی کوردستان باشە ماوەی پێشوو کاک ڕێباز شاندێکی عێراقی هاتن سەردانی هەرێمی کوردستانیان کرد بە تایبەتی هاتن بۆ باشماخ بۆچی بەتەنیا بۆ باشماخ و خۆشمان بینیمان ئەو ڕۆژە با بڵێن هاتوچۆی تانکەرەکانی سوتەمەنی چۆن گوزەرا چۆن نەما والله ئەوان طبعاان تێبینی خوان هەیە لەسەر چەندین جار تا ئێستا ئەمایان باس کردو بەڕسمی و تەنانەت لە کۆبوونەوەی ئەنجومەنی ئابووری هەرێمی کوردستان و بەغداد کە لە هەولێر کرا کە هەردوو بەڕێزان جەنابی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان و بەڕێز جێگری سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستانیش لە کۆبوونەوەکە بوون سەرۆکی دەواازە سنووریەکانی عێراق باسی ئەوەی کرد کە بە تایبەت ئەو دوو دەواازەیە باشماخ و پەروێزخان کە تێبینی زۆر گەوریان هەیە لەسەر مەسەلەی قاچاقچێتی لەسەرەوەی هەندێک بابەتە چێتە دەرەوە یا هاوردە ئەکرێ بەڵام بەڕێز سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان زۆر بە توندی جوابی سەرۆکی دەواازە سنووریەکانی عێراقی دابەوە کە ئەگەر باسی ئەو بابەتە بکەین و بچینە ناو ئەو بابەتە ئێمەش زۆر شتمان هەیە لەسەر دەواازە سنووریەکانی ناوەڕاست و باشووری عێراق بۆیە کۆتاییان بەو بابەسەیەناوە بەڵام خۆیان بەردەوام تێبینیان لەسەری هەبووە لیژنەشیان ناردۆ بۆەوەی کە لەسەر هەموو خاڵە سنووریەکانی باشماخ و پەرێزخان ئەو خۆیان لە نزیکەوە ئاگادار بن چییە گوزەرێ وەلو حرس حدود هەیە لەو ناوە لەوانەیە کە ئەوان خۆیان ئاگاداری وردەکاریەکان بن و دیارە خوان
راپۆرتیان بەرز کردوێتەوە بە بەغداد. جا من ئەخیر پرسیارەکەم نازانم ئەگەر قسەی دیکە نەیە بەسەریا کاک ڕێبازکەواتە چێ کۆتایی پێهێنێت یەکێتی کۆتایی پێ ئەهێنێت بەم پرسا کا کردوێتی بە دروشمی سەرەکی هەڵبژارنی خۆی یان ئەم لیژنە و لیژنەکاریی بینی هەرێمی کوردستان و بەغداد. وەڵا بەنسبەت کۆتایی هێنان ئێمە هیوادارین کۆتایی بهێنرێ بە قاچاقچێتی لە خاڵە سنووریەکان بە تایبەتیەوەی کە ئێستا باسمان کرد لە باشماخ و پەروێزخان کۆتایی بێنرێ بە ئەوەی کە داهاتی ناوخۆی ئەو ناوچەیە بە تەواوەتی کۆبکرێتەوە بێتەوە ژێر دەستی وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان و کۆتایی بهێنرێ بەوەی کە ئارامیەکی سەرتاسەری بگەڕێتەوە بۆ ئەو دەڤەرە و کۆتایی بهێنرێ بەوەی کە ژیانی خەڵک پارێزراو بێ هەمە ڕۆژە و گوێمان لەوە نەبێ گەنجێک لێرە کوژراوە گەنجێک لێرە فڕێنراوە بەداخەوە و خەبەرانە ئەبیستین کە جۆرێک لە ترس و لەرزی دروست کردو کۆتایی بهێنرێ بەوەی کە مستەسمیر و بەرهێنەر بەبێ ترس و لەرز بتوانێت و بەرهێنان بکە لە شار و شارۆچکەکان لە سلێمانی لە گەرمیان لە ڕاپەڕین لە پارێزگای هەڵەبجە کە زۆر پێویستی بە خزمەتە یعنی کۆتایی بێنرێ بە و دیاردانە ئەو کاتە ئێمەش سپاسیانەکەین. باشە اینجا کاک ڕێباز ڕاستیەکەی بە لە دەرەوەی سلێمانیش قسەیەک بکەین بۆ پرسی بە قاچاقبردننی نەوت کە ئێوە ئێستا خۆتان باستان کرد لە باشماخ و لە پەروێزخان ڕۆژانە لە هەرێمی کوردستان 300,000 بەرمیل نەوت هێشتان ئەبرێتە دەرەوە بەتان کرد لە بەرەوەی ڕێگەکانمان لە بەردەم داخراون 120یان لە سلێمانیە 180یان لە هەولێر و دوهۆکە وایە ئەوە؟ طبعاڵم 120,000 و 180,000 وردەکاری نیم کە جەنابەت بەو شێوێ باسیەکەی یعنی نازانمەوە لەسەر چه ئەساسێکە لەسەر چه معلوماتێکە بەڵام ئێمە بە هەموو شێوەیەک وەکو حکوومەت هێرێمی کوردستان لەگەڵ دژی هەموو جۆرە قاچاقچێتێکی دژی هەموو جۆرە کارێکی ناڕەسمین کە ئەوە پەیوەندی بە سومعی هەرێمی کوردستانەوە هەیە بەتەکید ئێمە هەر شتێک مەسەلەی قاچاق بێت دژی ئەوەی لەگەڵی نین. من سوپاس دەکەم کاک ڕێباز حەملان یاریدەدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ 50 دقیقە گفتوگۆ لەگەڵ مناکرد هەرکی کێشا دەست خۆش. سپاس بۆ ئێوەش ماندوو هەیە. باز بۆ سەرنجی ئێوە.